لە هەموو تەمەنم لە کوردستانە ڕێز لێنانی وام لێ نەگیرەوە هەموو ڕۆژە داوت بوو بێتەوە ناقش جەوە چۆن بوو لەوێ؟ وەڵی جەوم زۆر خۆش بوو فیستیڤالێکی جوان بوو من لێرەوە سوپاسی کاک دارۆکەم کە داوای کردم بۆ ئەوێ بۆ فیستیڤالە کاک سۆران سۆرانی ئەمانە هەموو نوێنەری حکوومەتی هەرێم کاک عەتا موفتی کاک ئاکۆی مسەور ئەمانە ئەوەی لەبیرم بێ ئەمانە ڕێزلێنانێکی زۆر جوانیان بۆ کردم لە لەندەن لە هەموو تەمەنم لە کوردستانە ڕێزلێنانی وام لێ نەگیرەوە یعنی تووشی شۆکیان کردم لەوێ هەستم کرد هونەرمەندم چەنە پێچوو لەوێ؟ مانگێک بۆیە نەهاتیتەوە؟ وەڵا بۆیان تازەکردنەوە گینە خۆی بۆ 15 ڕۆژ بوو ئیتر بۆیان تازەکردنەوە تیان نابێت بوو؟ واسە لەوێش بۆیان تازەکردنەوە تیانە بێ بۆ لەندەنیش چی خوارد لەوێ خواردن؟ هەموو ڕۆژە داوت بوو بێتەوە ناقش کوردیە ئەوروپی؟ هەمووی ڕیستۆرانتە کوردیەکان بوو باشە تۆ چوویتە بەریتانیا وازم برجوشت لێ بۆ نایێنێ ماسیمە خوارد چۆن ئەی ئەم بەرگر و شتە ناناوانم ناخوام من حەزم لێ نییە لێرەش حەزم لێ بەرگر و پیزا و شن نییە ئەی چیەکەی چی ناکەی چی لە پرۆژەیە ماوەیە؟ وەڵی هیچ ئێمە درەمامان هەیە بەزێشا تەسویر نەکراوە و ئەڵێن پارەمان نییە جارێ من 4 ساڵە بێئیش بۆ خۆم دانیشتوم 4 ساڵە بێئیشی؟ باشە بەیان ستایلی شێگۆڕیوە بڵێ چیەوە؟ ئیدی ئەوروپاکە بوو؟ نەوەڵا هەر خۆمتم ستایلی تر قژمە گۆڕم ئەیتر بۆی لێ نایم حەزەکەم هەموو شتێ تەمەنی خۆی جوان بەس وتیان وتێتی نازناوەکەشمە گۆڕم دوای هاتنەوەی لەوێ نازناقە ناگۆڕم چکۆهی باوکمە تۆی زای من نایزانم وام بیستۆ لە خۆتە پرسە قەت نازناو ناگۆڕم دەخواتە من درێژ بێ قوربانی بم سوپاس دەکەم بە خێراتنەوەشمان کردی گلەی دەکرد دوایی سوپاس دەکەم خۆم هاتوومەتە بەردەمتان من هاتووە دەستان خۆش بێ سوپاس